بێگومان ئەمڕۆ بەم بۆنێوە ئەتوانین بڵێن کە بەرەو ڕۆژی ساڵیادی شەیدانی یەکێتی ئەچین هەمومان پێکەوە دەست دەسەر سنگ بۆ ڕوحی گەورەی تێکڕای شەیدانی کورد و کوردستان و بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەوەستین و ئەمە ئەوەمان پێ ئەڵێ کە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کەڵە پیاوانەیە و مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێن توانی ئەم خاک و وڵات و نیشتیمانە دروستکە بیپارێزێ و مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان و خوێنی شەیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێمانەڵێن کە لە دوای ئاش بەتاڵی 75 کە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دیفاعی لە زمانی کوردی لە خاچی کوردی لە کەلتوری کوردی لە بوونی کوردی کرد کوردی گیان بەم ڕۆژێکە بێ بە خاوەن کیانی سیاسی خۆی ئێمە لێرەوە وەفایەک بۆ شەیدەکانمان بەڵێنان پێ ئەدەین کە درێژە پێدەری ڕێبازەکەیانە بین و بەڵێن بە هەموو ئەو شەیدە قارەمانانە ئەدەین کە هەموو گیانی خۆیان کرد بە مۆمێک و لە پێناوی کوردستانە گیانی خۆیان بەخت کرد و ئێمە بەڵێن بەنەوەکان و بە کەسوکاریان ئەدەین درێژە پێدەری ڕێبازەکەیانە بین. نیشانەی ئەوەیە کە ئازاد هەورامی تەنها مڵکی ناوچەیەک نەبووە، تەنها خەباتی بۆ ئازادی پارچێک نەکردووە، بەڵکو بۆ هەموو کوردستان خەباتی کردووە و شەید ئازاد هەورامی یەکێکە لەو شەیدانەی نەک تەنها هەرسەرکردە بۆ لە بواری سەربازی یاخود لە بواری سیاسیە، بەڵکو هونەرمەندێک بوو، نووسەرێک بوو، شاعیرێک بوو، هەموو ئەمانی تێکەڵ کردبوو و ئاوێتەی یەک بوون بە و سەرکردەیە کە جەنابی مام جەلال ئاماژەی بە ڕۆڵی شەید ئازاد هەورامی کرد، وتی ڕەنگە جێگای شەیدەکانی ترمان پڕ ببێتەوە، بەڵام شەید ئازاد هەورامی هەرگیز جێگای پڕ نابێتەوە. ئەمە یەکێکە لەو شانازیانی کە شەید ئازاد هەورامی لە شەڕە شەید بووە، یاخود ئەتوانم بڵێم لە سەنگەری پێشەوە بووە، دیارە لەو کاتەیە بە سەختی بریندار بوو، دواتر بەوەی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستداوە. ئەمە ئەومان پێڵێ کە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە ناو جەماوەر بوونە، لە ناو پێشمەرگە بوونە و لە بەرەکانی پێشەوە بوونە. یەکێکی تر لەو شانازیانەی کە شانازی دەبێ هەموو کورد شانازی بە سەرکردە ئازاد هەورامیەوە بکە ئەوەیە کە ئەوەنە کەسێکی پاک بوو، ئەتوانم بڵێم خۆی وەسێتی کردووە، نامەوێ یەک لە ڕووی مادیەوە 1 دیناری یەکێتی بکەوێتە لام یاخود 1 دیناری ئەم شۆڕشە بکەوێتە لام.